یەکێک لە پلانەکان و هەوڵی حکومەت هێرێمی کوردستان ئەوە بووە کە زۆر گرنگی بە کەرتی پیشەسازی بدا بۆ ئەوەی لە ڕێگای کارگە ناوخۆیەکانەوە بتوانێت خواست و پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە. ئێستا زۆرترین سەرمایی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا لە کەرتی پیشەسازی ئەنجام درراوە بە جۆرێک سەرمایی وەبەرهێنان لە کەرتی پیشەسازی زیاترە لە 20 میلیارد دلار کە ئەمەش لەلایەن وەبەرهێنان ناوخۆیەکانەوە ئەنجام درراوە. بۆ یەکەمین جارە و لە تەمەنی کابینەی نوێمدا کارگەیەک تایبەت بە دروستکردنی پێداویستیەکی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانە دروست کراوە. ئەویش پاتری ئۆتۆمبیل بەرهەم دێنرێ کە توانای ڕۆژانەی 5,000 پاتریە و لە ساڵێکی جا دەتوانێت زیاتر لە 1,200,000 پاتری بەرهەم بهێنێت و لە هەمان کاتیجا بە بەردەوامی ڕۆژانە 100 هەلیکاری بۆ گەنجانی سنوورەکە ڕەخساندووە. چۆن بتوانرێت لەلایەن حکومەتەوە پاڵپشتی کارگە ناوخۆیەکان بکرێت بۆ ئەوەی سوود لە بەرهەمی ناوخۆیی وەربگرێت، چونکە ئەوەی کە لە ناوخۆدا بەرهەم دێرێ هەم کوالێتی هەم پێگاتەکەشی زۆر باشترە لەو کاڵانەی کە لە دەرەوە هاوردا دەکرێت. ئەگەر لە هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە و ساڵانە هەر ئۆتۆمبیلێک یەک پاتری بەکاربێنێت ئەوە ساڵانە پێویستی بە 2 ملیۆن پاتری هەیە. ئەمەش پێویستی بە بڕێکی زۆر لە سەرمایەیە. بۆیە ئێستا لە ڕێگای ئەم کارگەیەوە کە نۆ جۆری پاتری گەورە و بچوو بە قەبارەی جیاواز بەرهەم دێنێ دەتوانێت بەشێکی زۆر لە خواست و پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆم بابەتە بکەین. پاتری ئۆتۆمبیل یەکێک لە بەشە سەرەکیەکانی ئۆتۆمبیل چەندین شێواز و مارکەی جیاواز هەن کە لە هەرێمی کوردستان لە بازاڕەکان دەفرۆشن و هاوردەی وڵاتانی دراوسێ و ناوچەکان. ڕەنگە بۆ بەشێک وەکو بازرگانێکی گەورە تەماشا بکرێت و ڕەنگە بەشێکیش لە هاوڵاتیان بە دوای نرخێکی هەرزان بن بۆ کڕینی پاتریەک بۆ ئۆتۆمبیلەکان، بەڵام دوای بەکارهێنانی ئەو پاتریانە دەبێت بە شێوازێکی نوێ ڕیسایکلین بکرێتەوە بتوانرێت جارێکی دیکە لە پیشەسازیدا بەکار بهێنرێت. بەڵام ئەم ڕێکارانە لە هەرێمی کوردستان زۆر کەمە و هەندێک جار مەترسی ژینگەی و تەندروستی لێ دەکەوێتەوە. ڕەنگە لە ئایندەشدا مەترسی گەورە دروست بکات. دیاردەیەکی زۆر ناتەندروستێ لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەو پاتریانەی کە لە هەرێمی کوردستان بەکاردێنرێت جارێکتر هەڵەوەشێنرێت تێزابەکەی تێکەڵی ژینگەی هەرێمی کوردستان ئەکرێت و قوڕقشمەکەی کە سوودی هەیە چێتە بۆ وڵاتانی دراوسێ بۆ وڵاتی وەکو ئێران ڕێگە نایە پاترێکە بە ساغی بچێتەوە ناو وڵاتەکەی لەبەرەوەی بەدڵنیای قوڕقشمەکەی ئەگەر بە شێوازێکی زانستی دەرنەهێنرێت واتە تێزابەکەی ڕیسایکل نەکرێت ئەچێتە ژینگەوە. ئەمە بەدڵنیاییەوە بەداخەوە کە من خۆم بە مەیدانی سەردانم کردووە لە ناوچەی کەفری ئەم حاڵەتە هەیە ئەو تێزابات چێتە ناوژینگەی ناوچەکەەوە لە ڕێگەی ئاوە تێکەڵی ئاوە بێت جارێکی تر لە ڕێی ئاو ئاوەڕۆوە گوێزرێتەوە چی بۆ بەرەوە کشتتوکاڵەکان بێت چی بۆ خواردنەوە تێکەڵی ئای خواردنەوە بێت کە ئەمە بەدڵنیاوە کاریگەری خراپ بکات سەر تەندروستی هاوڵاتیانی ناوچەکە چونکە بەدڵنیاوە تێزاب یەکێ لەو مادانەی کە بڕی زۆر بەکاربهێنرێت لە ژینگەیان لە ئاو ئاوەڕۆیان لە خۆراکە هۆکارە بۆ نەخۆشیە دژخانەکان بە تایبەتی شێرپەنجە و لە ڕووی ژینگەیشەوە کاریگەری کات سەر خاکی ناوچەکە چونکە ئەم تێزابە کە تێکەڵی ژینگەی ناوچەکە بێت بە چەندین ساڵ ئەو خاکی ئەو ناوچەیەک و شواز سروشتێکی خۆی لێ نایەتەوە و قوڕقشمەکەش لە کاتی تەرهێنانیان بەشێکەوێت بە هەڵم کە بوو بە هەڵم بەدڵنیایە ئەمیش تێکەڵی هەوا بێت لە ڕێی هەوا و گەزرێتەوە لە کردداری هەناسەدان ئەمەش یەکێک لە هۆکارەکانی نەخۆشی درێژخانەکان بەداخەوە بە پێی ستاندار پێویستە بۆ نەپاترێکی 6 ئەمپێری کە بۆ ئۆتۆمبیلی بچووگە بێت پێویستە کێشی 14 کیلۆنی و بۆ 15 کیلۆنی بێت. بەڵام من بەداواچوونم کردووە لە ڕووی کێشەوە هیچی کێشی 15 کیلۆگرامنی ئەوانەی کە هاورداکرێن لە سنوورەکانە بوومان لە 12 کیلۆ تێ ناپەڕێت لە 9 کیلۆ بۆ 12 کیلۆیە کە ئەمەش 12 کیلۆکەش وەزنی حەقینیە. حەقی یانی چۆن؟ بۆ نمونە پاتری 6 چاوی هەیە هەر چاوێک 12 پارچە قوڕقشمیتیایە کە 6 پۆزتیفە و 6 نێگەتیفە. بەڵام ئەوانەی کە هاوردا ئاکرێت ئەو 6 چاوی هەر چاوی لە جیاتی 12 پارچەی تیابێت 5 پارچەی تایە واتە 30 پارچە قوڕقشم بەکاردێن لە جیاتی 72 پارچە قوڕقشم بەکاربێن. ئەمەش بەدڵنیاییەوە لە ڕووی کوالیتی و کاریگەریەکان سەر پاترێکە. چۆن بۆ پاتریەک فەحسم کردووە لە جیاتی 6 ئەمپێر بێت لە 9 ئەمپێرەوە هەتا مەکسیمەم باشترینیان ئەوانەی کە هاورداکرێن تا 42 ئەمپێر ڤۆڵتیانێ. ئەمە دوو زیانی یەکەم لە ڕووی ئابووریەوە تۆ پاترێکە کڕی پارەی نرخی پاترێکی باشی پێیت 6 ئەمپێرە کڕێەوە بەڵام لە واقع ئەم بۆنە 9 ئەمپێر تا 40 ئەمپێرە کە ئەمە بەدڵنیاییەوە لە جیاتی بەرگەی ساڵێک بگرێت بەشی 2 مانگ 3 مانگ 5 مانگ ناگاتە 6 مانگەگرێت. ئەمە یەک دووش لە ڕووی کارەباییەوە زۆربەی جار ئەو ڤۆڵتێکەمە چکە تۆ ئۆتۆمبیلێکی پێویستە
ئەمپێری 60 بەکاربێنی بەڵام ئەو پاتری کە هاتوتە هەرێمی کوردستانەوە 9 ئەمپێرە فەحسم کردووە 12 ئەمە لە ڕووی کارەباییەوە خەلەری کارەبایی بۆ ئۆتۆمبیلەکە دروستکرا لە ڕووی نرخیشەوە بەدڵنیایەوە زیانە بە ئابووری هەرێمی کوردستان. پێکهاتە سەرکیەکانی پاتری، شێوەی پاتری، ڕەساسی ڕەش و سپی، تێزاب، قورقوشم، گیراوەی ترشی کبرتیک، سەری پاتری، بەشی موجەب و سالب، ماوەی کارکردنی پاتری بە پێی ستانداردەکان دەبێت لە 3 ساڵ کەمتر نەبێت. بازاڕەکانی هەرێمی کوردستان زیاتر لە 50 جۆری پاتری جیاوازی تێدایە لەژێر ناوی جیاجیا. نرخ خاڵی یەکلاکەرەوەیە لە بازاڕەکە بە تایبەتی بۆ ئەو پاتریانەی کە نرخیان هەرزانە و خواستی زیاتری لەسرە. فرۆشیار و بازرگانان لە هەرێمی کوردستان زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە دەدەن و باسی هۆکاری ئەو هەموو جۆری پاتریە دەکەن لە بازاڕەکەدا. هەموو شۆفێر و هاوڵاتیانی کە ئۆتۆمبیل بەکارێنن پاتری کوالەتی بەرز بەکاردێنن؟ نەوەڵا خەڵکەکە دەتوانم بڵێم 10 لە دوو کوالێتی بەرز ناگەڕێ، هەمووی لە دوو هەرزانترین سعر دەگەڕێ. بۆ نمونە کاتێک خەڵک هەرزانی دەوێت تاجیر مجبورە بێ بچی شتی هەرزان پەیدا بکا و بێنی بۆ وڵاتەکەی کە پێداویستەکانی خەڵک پڕ بکاتەوە. پاتری هەستیارترین پارچەی ئۆتۆمبیلە، چۆن بتوانین ڕێگری لەمە بکەین. یعنی ئەی ناڵین کوالەتی زۆر بەرز بەڵام کوالەتێکی ناوەندیش بێت هاوڵاتیانیش بتوانێت بە نرخێکی گونجاوتر دەستیان بکرێت. بەنسبەت ئەو شتەوە دەبێت ئێمە یەکەم جار دەواازەکان ڕێک بخەین، زائیدەن کۆنتترۆلکردنی پاتریەکان. بۆ نمونە من کابراایەکەم واستەم هەیە ئی من نەبێ داخیل بێ و یەکێکتر بێ واستەیە داخیل نەبێ. کاتێک کۆنتترۆلەکان بۆ هەموو کەسێک فەحسەکان فحسکردن وەکو یەکبی بە قەناعەتی من زۆر بازاڕەکە بەرفراوانتر و باشتر و خۆشتریشە بێ بۆ تاجیر. باشە هەندێک جار دەڵێن لە ناوخۆشە دەستکاری ئەو پاتریانە دەکەن. بەڵێ لە هەولێر ئێستا هەیە کۆگا هەیە لەزگەی ئەگۆڕی پاتری ئێرانی ێنیت لەسەر نووسی تورکی پاتری 35 ئەمپێری دێنی لەزگەی ئەگۆڕێکا بە 6 ئەمپێر. ئێستا تۆ خۆت ئامادەی ئەگەر پاتریک لە ناوخۆ بەرهەم بهێنێ بە پێی شارەزایی خۆت کوالێتەکەی باش بێ نرخێکی گونجاو بێ ئامادەی لەگەڵ یا کار بکەیت و ینی پاتری بۆ بفرۆشی وەک وەکیلێ؟ بە تەکید ئامادەمە. دەبێ پێشەچی من قازانجەکەی خۆم لە پێش کارگەکەی ئەو دابنێم دەبێ من قازانج بکەم چکە من شیریک کارگەکە نیم بڵێم ئەوە بە حکمی ئەوەی من 23 ساڵە لەناوەویشم من ئەزانم چۆن پاتری دروستەکرێ پاتری مەسرەفی چەنە لە چی و چی دروستەکرێ پاتری لە چی کەم بکاتەوە پاتریەکە سعری کەمترە بێ. ئەو شتانە هەموو لایمە یعنی لای بەشێک لە تاجرەکان ڕوون و ئاشکرایە. ئەوەش سەبەبێکە یعنی احتیمالە ئەو سعرێک بەم بڵێ من قەنەعەتم پێی نەبێ. ئێوە وەکو بازرگانێکە لە بواری پاتری ئۆتۆمبیلا کارەکان ئێستا بە من بڵێ چەند جۆری پاتری لە بازاڕەکەیە هەیە چۆن ئەم پاتریانە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت؟ بەڵێ جۆرەکان زۆرن ناتوانانی بیژمێری چکە ڕۆژانە ناوی تازەیەت ڕۆژانە ناوی تازێت هەر وڵاتێک لەوانێ سەدان ناوی هەبێت کە دەریێکە دەیگۆڕێت بە پێی تەڵەب و داخوازی بازرگانەکە خۆیەتی ئەگەر ناو بازاڕە وڵاتەکانیش زۆرن کە لەویەت زۆرن کۆریایە سینە ئەتو ئەمرین ئاسیایی ڕۆژهڵاتی ئاسیایی بریندوور تر لە کۆریا و چین و یابان و هەند و مالیزیا ئەندەنوسیا هەمووی یەت جگە لە تورکیا جگە لە وڵاتانی عەرەبی سعودیە جگە لە ئەوروپا ئەڵمانیا ئیسپانیا ئەمریکی هەمووی هەیە هەمووی هەیە بەپێی داواکاری بازرگان یاخود ناو بازاڕەکە خۆیەتی. ڕەنگەم پرسیارە پرسیاری شۆفێران بێ یاخودی و هاوڵاتیانە بێ کە ئۆتۆمبیل بەکارێنن ئێمە چۆن بتوانین پاتریکی باش بۆ ئۆتۆمبیلەکەمان هەڵبژێرین ئەبێ کێشی ستانداردی چی بێت ئەو کەرەستە و پێگاتانە چییە کا بێ بۆ پاترێکی کوالەتی باش بەکارهێنرابێت؟ ئەبێ شوفەر خۆی وشیار بێ هاوڵاتی خۆی وشیار بێت بزانێت لە چ دوکانێک شتەکڕێت دوکانی فرۆشی پاتی ناو دوکانەوە هەستەکەی کە ئەمە پسپۆرە لە ئیشی پاتریە ئەبرای خۆیەکە بە ناو دوکانەکە دە پاتی دانەوە هەمی کارتۆنەوە یان ئیشی ئەوە نییە هەر نمو سیماکەی دیارە هاوارەکە چی نییە براندەکانیش ئەمڕۆ دنیای سۆشیال میدیا هەموو شتەکان عنی هاوارەکات گۆگڵ هەیە یوتیوب هەیە عنی شتەکان هەمی معلوماتە ئەگەڕێ بە دوای تیکتۆکە 4 ساعت سەیری تیکتۆکەکە بۆ ناچینە گۆگڵ بزانیت چ مارکێ لە بازاڕە عالەمیە وایان وانە هاوڵاتی خۆی قەرارەیە خراپی خۆشی تیاتی هەیە لە پاتێکم بەرە 3 مانگیشکا 4 مانگیشکا بۆ معرەز مەوێت
دەسڵاتی دوکانار چیە دەکاتێ دەسڵاتی بازرگان چییە خۆی بدوای وای ئاگەڕێت ئێستا خەڵک بە دوای کوالێتێکی باش ئاگەڕێ یاخود بە دوای نرخێکی هەرزان ئەتوانی بڵین زۆربەی زۆی بدوای نرخێکی هەرزان ئاگەڕێت هەمی داویشتی هەرزانەکات باشە لە ماوەکانی ڕابردووە ئەموت کێشی پاتێکە کەمە دەستکاریەکرێ ئەمە چۆنە ئەسڵان نەگە بێتە سەر وەکو من کە خۆم شارەزام تیاسی 5 ساڵم بۆ ئارایشەکەم پاتی پەیوەندی بە کێشەوە نییە چکە ڕەساس عالەمی ڕەساس دەکەوێت کێش تۆزە شارەزاییتە بێت 4-5 جار ئەتوانێت بتوانێت دەتوانێت ڕەساسمانەیە ئەوەلیە وەزنی خەفیفە بەڵام فول کوالیتیە بە وەزن نییە پاتی ئەتوانین لە معمەڵ بی بۆم قورسکە ڕەساسی چەند جار تووەوە قورسێکە وەزنی هەیە بەڵام لە ڕووی کوالیتۆ هیچ دەکرێت هەموو کەسێ بێت دوکانێ بکاتەوە پاتری بفرۆشێ ئەوە حکومت بەرپرسەری نابێت هیچ کەسێ بگە بێت دەپێشە دەورێ ببینێت ئایا پستۆڕە ویشات بە چ حەقی ئیجازەیەتیە کابرا شارەزانێت دەڕابی دوکانەکە دەستەکە پاتی فرۆشتن بە تایە فرۆشتن هەموو شتەکانیکە نابێت ڕێگەی پێ بیرێت دەستگایەک دابنێن کەسی کە دوکانی پاتی دانێت پایدانە ئەبێ خۆم هیچ دەبێت معلوماتی چۆن هەبێت کە بتوانێت هەم بۆ خۆی هەم بۆ خەڵکەش زەرەر وڵات نیە لە خەڵک نایەت جیاوازی لە نێوان پاتری کوالەتی باش و خراپ پاتری کوالەتی باش کێشی بە پێی ستاندارد دەبێت 14 کیلۆ و نیو بێت کارەبا دەبێت لە 6 ئەمپێر کەمتر نەدات توانای بەرگەگرتن بە ڕێژەی 196 تەمەنی کارکردن لە 1 ساڵەوە بۆ 3 ساڵ پاتری کوالەتی خراپ کە لە بازاڕەکان بوونی هەیە کێشی لە 9 کیلۆ نیو بۆ 12 کیلۆیە کارەبا 22 بۆ 38 ئەمپێر کارەبا دەدات توانای بەرگەگرتنی بە ڕێژەی 135 بۆ 160 تەمەنی کارکردنی ئەو پاتریانە تەنها 6 مانگە یەکێک لە کارنامەکانی کابینەی نۆیەم گرنگیدان بوو بە کەرتی پیشەسازی و زیاترکردنی بەرهەمی ناوخۆ هەر بۆیە هەموو پاڵپشتیەک بۆ بەرهێنانی ناوخۆیی دەربڕاوە کە بتوانن کارگا لە هەرێمی کوردستان لەسەر جەمبوارەکاندا دابمەزرێن و کە بتوانرێت پێداویستی ناوخۆ پڕ بکرێتەوە. یەکەمین کارگەی بەرهەمێنانی پاتریە لە هەرێمی کوردستان و عێراق لە ساڵ ڕووبەری 71,000 مەتر دووجا بەرهەمی ڕۆژانەی زیاتر لە 5,000 پاتریە ساڵانە زیاتر لە 1 ملیۆن پاتری بەرهەم دەهێنرێت 9 مۆدێلی جیاواز بەرهەم دەهێنرێت هەلی کاری بۆ زیاتر لە 100 کەس ڕەخساندووە زیاتر لە 36 جۆری جیاوازی پاتری دروست دەکات دوو کارگەی سەرەکیە یەکێکیان دروستکردنی پاتریە ئەوی دیکەیان ڕیسایکلینە هەر لەم کارگەیەدا بە ڕێژەی 198 ڕیسایکلین بۆ پاتریەکان دەکرێتەوە. کاگاوکارم کارگەی ئێوە لە چی پێگاتووەوە چ پارچێکی ئۆتۆمبیلیش دروست دەکەن؟ ئەم کارگەی ئێمە جۆری پاتری سیارە دروست دەکاتن زیاتر لە 35 جۆری پاتری سیارە دروست دەکاتن لەسەر ڕووپەڕی 71,000 مەتر دووجا دروست کراوە و بە پێی ستانداردی جیهانی بەرهەم دێتن پاتریەکانمان دۆستی ژنگەیە پاتریەکە هەموو شتەکان ئەوەی لە معاملەکە بەڕێوە دەباتن هەر هەمووی ژنگەیە یعنی ئەوکۆ فرندلیە ئینڤایرمنت فرندلیە و لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارگەیە بەرهەم هاتووە. شێوازی دروستکردنی پاتری ئۆتۆمبیل لەم کارگەیەوە چۆنە؟ تەبان ئەمە 5 کارگەمان کۆ کردیتەوە لە ناو یەک کارگەیە لە ئەی تو زێتی پاتریەکە لێرە دروست دەکرێتن بەرهەمەکە 180 زیاتر خۆماڵیە زیاتر لە 100 درەفتی هەڵی کاری بۆ زیاتر لە 100 گەنجی ڕێکخستووە و بەپێی بوار و باچلەر دیگریەکانیان دابشکراوە ئیشەکەیە. چ جیاوازیەکی هەیە لەگەڵ پاتریەکانی دەرەوە بە چ کوالەتیەک دروست دەکرێت؟ ئەم پاتریەی ئێرە ئایزۆ سرتیفایدە بە نوێترین تەکنۆلۆژیای ئیتالی بەرهەم دێتن پاتریەکان لەسەر ستانداردی جیهانی GIS و DIN بەکار بەرهەم دێتن. بەرهەمی ڕۆژانەتان چەندە دەتوانن خواستی ناوخۆ پڕ بکەنەوە ئایا ئەم پاتریانە هەناردەکەن بۆ پارێزگاکانی دیکەی عێراق؟ بەرهەمی ڕۆژانەی on a 24 hour shift 5260 پاتریە per day لە ساڵێکە ئەتوانین زیاتر لە 1,200,000 پاتری دروست بکەین و خواستی هەرێمی کوردستان و بگرە عێراقیش دەتوانین پڕکەینەوە. ئەگەر بکرێ باسێکی پرۆسەی دروستکردنی پاتریەکەمان بۆ بکەی لە یەکەم جارەوە لەکوێ دروست دەبێ هەتا دەبێتە پاترێکی تەواوەتی دواتر بە ئۆتۆمبیلەکان بەکاردێنێت. سەرەتا قورقوشمەیەنینەمە دوو پرۆسەت هەیە دێکەیە یەک پرۆسە پرۆسەی وایت ستریپ کاستینگت هەیە قورقوشمەکەی تێدەکەی گەرم دەکاتن دەیکاتە شلە پاشان ئەم شلەیە سار دەکەیەوە و ئەیکەیە ستریپ ئەمە ستریپەکە و دروست کرد ئەم ستریپە ئەنێری بۆ پەنچینگ لە پەنچینگە گرید دروستەکەی
ئەمە مەرحەلەی یەکەمی پاتریەکە تەواو بوو. ئەڕۆیە سەر سلندەر کە قورقوشمی خامی لێ بەکارێتن. ئەیکەیە پاودەر شلی ئەەکەیەوە دوایە سلندەری لێ دروست ئەەکەی و ئەیکەیە پاودەر بە ئەگزۆتەرمێک پرۆسس کە ناسراوە بە بۆڵمیل. وەختی بووە پاودەر 24 ساعت لە سایلۆیەکانمان ستۆری دەکەین. پاشوەی ستۆرت کرد دەڕواتە پیستینگ. ئەو مەرحەلەی یەکەم ئەوەی لە بۆتم باس کرد لەگە مەرحەلەی دووەم جەمت دەکرێتن. وەختی جەمدت کرد پلێتەکانی لێ دروست دەکەی. ئەو پلێتە گرنگترین شتەکە لە ناو پاتریەکەیە هەیە کە مەسئولە لەسەوەی هاوردەکردنی ئەلەکتریسیەکە لە ناو پاتریەکە بەرهەم دەکاتن. هەم بە پۆزتیڤ هەم بە نێگەتیڤ یاخود هەم بە ساردی هەم بە گەرمی. پاشان ئەم پلێتە دروست کرد ئەینێریە ناو کیورینگ چێمبەر لە کیورینگ چێمبەر گەرمی ئەەکەیەوە و چارەسەری پلێتەکە ئەەکەی. پاشان دێتە ئەسمبلی لە ئەسمبلی تەجمیعی پاتریەکە ئەەکەی لەگەر پلاستیک بۆکسەکان پلێتەکان دەکەی ناوی و تێرمینەڵ ئەوانەی لە بۆ دروست دەکەی. دوایە دەڕۆیە ناو فۆرمیشن لە فۆرمیشن شەحن دەکەی بە تێزاب. ئەم وەختی طبعاً ئەسیدەکەی تێدەکەی پاتریەکە گەرم دەبیتن. فەمە لیتست تەکنۆلۆژی ئیتالی بەکاردێنین کە ئەو پاتری پلەی گەرمی پاتریەکە جێگیر بکەین. پاشوێ شەحنمان کرد جیهازی فینیشنگ لاینت هەیە کە ئەسید لێڤلینگت لە بۆ دەکات و HRD تست لە بۆ دەکاتن هەتا بزانین کواڵیتی پاتریەکەی تو تەواوە یان تەواو نییە. هەر لەم بەرنمەیەدا جیاوازی لە نێوان پاتری کوالەتی بەرز و نزم ئەنجام دەدەین لە ڕووی پێکاتە و دروستبوونی ئەو پاتریانەوە. ئەمەش وەک بەرچاوڕوونیەکی تەواو بۆ شۆفێران و هاوڵاتیان بۆ ئەوەی لە کاتی کڕین یان گۆڕینی پاتری ئۆتۆمبیلەکانیان بەرچاوڕوونی زیاتریان هەبێت. خاتولانەوە چۆن نەتوانین ئێمە پاتریەکە کوالەتێکی بەرزە هیچ کێشەی نییە جیا بکەینەوە پاتریەکە کوالەتی نزمە کێشە بە ئۆتۆمبیلەکانمان دروستەکە بە چیا بزانین؟ زۆر چاکە بە چەند شێوازێک ئێمە ئەتوانین پاتری کوالەتی بەرز و نزم جیا بکەینەوە. ئەمە پاتریەکی کوالەتی نزمە کە بەداخەوە لە بازاڕەکانی کوردستانە بینرێ. ئەم پاتریە پێک هاتووە لە 4 پلەیتی نێگەتیڤ و 3 پلەیتی پۆزتیڤ. ئەم پاتریە پێویست دەکات بە پێی ستانداردی جیهانی 12 پلێتی تیابێت 6 پلێتی گەرم و 6 پلێتی سارد. ئەم پاتریان پاتریەکی کوالەتی بەرزە. ئەم پاتریە 6 پلێتی گەرمی تایە لەگەڵ 6 پلێتی سارد کە کۆی گشتی ئەکاتە 12 پلێت لە هەر خانەیەەکە. چ جیاوازێکی تری هەیە لە کوالەتی ئەی ئەوان کە پلێتەکان کەم دانێن چی تری بۆ دانێن لە باتیەوە؟ جیاوازیەکی تری ئەوەیە کە ئەم ژمارەی کەمی پلێتەکان وا لە پاتریەکە ئەکا کە کێشێکی کەمتری هەبێت لە کێشی ستاندەرد کە کێشی خۆی ئەوێ 15 کیلۆگرام بێ. ئەم پاتریانە 10 کیلۆگرام بۆ 11 کیلۆگرامن. لەگەڵ ئەوەشە بۆ ئەوەی قەرەبووی کێشەکەی بکرێتەوە ئەم پلاستیکە لە بینی پلێتەکانە دائەنرێ و ئەمە تا ڕادێک کەم تا زۆر دەتوانێت قەرەبووی ئەو کێشەکەی زیاد بکاتەوە. ئەم پاتریەکە پاتریەکی کوالەتی بەرزە بە ستاندارد کێشی 15 کیلۆگرام. ئەگەر ئەم پاتریە کوالێتی نزمە بەکاربێنین چ کێشەیە بۆ ئۆتۆمبیلەکانمان دروست دەکات؟ ئۆتۆمبیل هەموو ئۆتۆمبیلێک ڕێژەیەکی ئەمپێر ئاوەری خۆی هەیە بەپێی ئەوە تۆ پاتری بۆ سیارەکە و تەرخانەکەی. ئەگەر تۆ ڕێژەیەکی ئەمپێر ئاوەری کەمتر بێ لە پاتریەکە و لە کاتی دەستپێکردنی پاتریەکە سیارەکە تا کێشە بۆ دروستە بێ و هەم ماوەی ژیانکردنی پاتریەکە کەمە بێتەوە لە جاتی ئەوەی کە پاتریەکە و بۆ ماوەی ساڵێک کار بکات ئەبێ بە ماوەی 6 مانگە ماوەی 5 مانگ ئەبێت تۆ بەردەوام لە گۆڕینی پاتری سیارەکە تابی. باشە ئێستا شۆفێران هاوڵاتیان ئەوانەی کە ئۆتۆمبیلیان پێ کە ئەچن پاتریەکەکڕن لە بازاڕەکانە چ بخوێنمەوە چ ڕێنمایشی تایە لەسەر پاتریەکە چۆن بزان ئەم پاتریە باشە بۆ ئۆتۆمبیلەکانیان؟ بەڵێ شۆفێران پێویستە وریابن لەو پاتریەکە هەڵیە بژێرن لە کاتی کڕینی پاتریە. پێویستەکە سێری ئەمپێر ئاوەرەکەی بکەن و پێویستەکە ئەو هۆشیاریان هەبێت کە بزانن کۆمەڵێک پاتری هەیە هەرچەندە لێی نووسراوە بۆ نمونە 6 ئەمپێر ئاوەر کەمتر ئایا لە ئەمپێر ئاوەری خۆی. ئێمە لێرە تێستی باتریەکانەکەین. بەم کۆمەڵە تێستە ئەتوانی تۆ دڵنیا بیتەوە کە پاتریەکە و ئەو پاتریەیە کە تۆ ئەتوێت بۆ سیارەکە. باشە ئێستا ئێوە لای خۆتان پێشەوەی کە پاتریەک بنێرنە دەرەوە چۆن پشکنینی بۆکەن چەند پشکنینی بۆکەن ینی کۆتا جارکە لە ئینتاج دەرەچێت ئەو پشکنیانە چی ئەیکەن؟ ئێمە لای خۆمان کە پاتریەک بەرهەمەهێنین کۆمەڵێ پشکنینی بۆکەین کە بریتە لە پشکنینی کەپاسیتی پشکنینی کۆڵد کرانکین و پشکنینی ڕڤەرس کەپاسیتی و پشکنینی لایف سایکل و ئەمانە و چەندەها پشکنینی تر کە زیاتر دڵنیامان نەکاتەوە لە کواڵیتی باتریەکە. ئەم پشکنینانە
لە ڕێگەی ئامێری سەردەمیانە و پێشکەوتووە ئەکرێت و ئێمە ئەم پشکنینانەکەین لە پلەی گەرمی جیاوازە بۆ ئەوەی کە دڵنیا بینەوە پاتریەکانمان لە هەموو پلەی گەرمیەکە ئەتوانێت بە فوڵ کەپاسیتی ئیش کاری خۆی بکات. پاتریەک بە پێی ستاندارد دەبێت چەنە بەرگەی پلەی گەرمی بگرێت و ژێر سفریش بگرێت؟ بەپێی ستاندارد ئەبێ پاتریت بتوانرێت لە 6 پلەی گەرمیە کار بکە و لە ناقص 18 پلەی گەرمیشە بتوانێت بەبێ کێشەکە. تایبەتمەندیەکانی پاتری بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان دەبێت توانای کەپەستی واتە کارەباکەی 6 ئەمپێر بێت، توانای ڕێژەیی 95 بۆ 100 بێت، توانای لۆدی کارەبایی بۆ سەر پاتریەکە دەبێت 105 خولەک بێت. تایبەت بە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان شێواز و پشکنینی هاوردەکردنی سەرجەم کاڵا و بەرهەمەکان دەبێت بە کوالەتێکی باشدا بڕوات و دواتر داغڵی هەرێمی کوردستان بێت. ئەی ئەگەر هەر کاڵا و شمەکێک لە هەرێمی کوردستاندا بەرهەم بهێنرێت چۆن لە دەواازە سنووریەکانەوە گومرگی زیاتر دەخرێتە سەر ئەو کاڵا و بەرهەمانە. لەم بەرنمەیەدا لەگەڵ جێگری بەڕێوەبەری گومرگی هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەم. یەکێک لەو کارنامانەی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە کاری لەسەر کردووە گرنگیدانە بە بەرهەمی ناوخۆ لە ناوخۆدا کارگەدا بمەزرێ ئەوەی کە تایبەتە بە دەواازە و گومرگەکانی ئێوەش لەو ڕێگایە و پاڵپشتی بەرهەمی ناوخۆکەم پێداویستێکە لە ناوخۆیە بەرهەم بێت ڕێگری لێ بکەن یاخۆت گومرگێکی زیاتری لێوەرگرن. ئێوە چیتان کردو بۆم بابەتە؟ بە تاکید هەموو ئەو پرۆژانەی کە کارگەنە بەپێی یاسای و بەرهێنانی ویان بەپێی یاسایی مۆڵەتی وەزارەتی پیشەسازی هەبی بەپێی یاسای ئەوان کەوا تایبەتە بە دامەزرانی کارگا هەموو ئەو ئاسانکاریانی کە لە بۆیان دەکرێت ئەوەیە کە بریتە لەوەی کەوا لە هەردوو لە لێژنەیەکی هاوبەشمان هەیە ئەو لێژنە سەردانی ئەو کارگە دەکات دراسی دەکات توانای کارگەکە پێداویستی کارگەکە چییە لە ماوەی 6 مانگان دیاری دەکرێت 6 مانگ هەموو 6 مانگ جاری نوێ دەکرێتەوە هەموو ئەو پێداویستیانێک کە مەوادی ئەوەلیە لە بۆ ئەو کارگە دێ نووسرا بۆ ئێمە دەکرێت ئێمەش نووسرا بۆ دەواازەکان دەکەن لێبوردنی بۆ دەکەن لە ڕسمی گومرجی. چ شتێ بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە ئەوەیە تەنها داهاتێکی باشی دەستکەوی و هەر کاڵا بەرهەمێک بێ هاوردەی بکات و چۆنڵی گومرگی خۆی وەربگرێ یاخۆت بەپێی کۆمەڵی ڕێنمایی ئەو کەلوپەلانەی کە هاوردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکرێت دەبێت گونجاو بێت دەبێت کوالیتیان هەبێت. بە تاکید ئێمە بەس تەنها بیر لەوە ناکەینەوە کە تەنها داهاتی گومرجی هەر بابەتەکە هەر کاڵایە کە دێ ئەبێ ڕەزامەندی خۆی هەبێ ئەبێ بابەتەکە قەدەغە کراو نەبێ ئەبێ بابەتەکە لە ڕووی کوالیتەوە لە هەموو دەواازەکان پشکنینەکی تایبەتمان هەیە ئامێریان هەیە ئەو بابەتان هەموو پشکنی بۆ دەکرێت لە ڕووی فیزیایی و لە ڕووی کیمیایی و لە هەموو بوارەکانەوە کەی لە ڕووی پشکنین ڕێگا پێدانی کرد و شیاوە بۆ بەکارهێنان ئەو کات ئیزراعاتی گومرجی بۆ دەکرێتن و ڕسمی گومرجی لێوەردەگیری. هەماهەنگیتان لەگەڵ دەواازە سنووریەکانی عراقدا چۆنە؟ ینی ئەمە زۆر جار لەوانەیە بازرگانان گلەیی کە بڵێ جیاوازیەک دروستە بێت یاخود ئەمە ڕێکخراوەتەوە بە کتابێکە هەبێت لە لای بەڕێزیشتان چۆنم هەماهەنگیتان لەگەڵ دەواازە سنووریەکان بەپێی ئەو پێناسەی گومرجێک کە ئەمە دامان نایە کە لە هەموو عێراق جێبەجێ دەکرێت پێناسەیەکی گرتووە لە هەموو دەواازەکان یەک پێناسەیە بەڵام لە بواری جێبەجێکردنەوە بە دڵناییەوە لەوانەیە جیاوازی هەبی لە جێبەجێکردنی و پێناسێ بە حکومەوەی کەوا لای ئێمە زیاتر ینی تونند و تۆڵتر و چاودێریکردنەکە بەهێزترە و مەجای ئاسانکاری کەمترە بە دڵناییەوە جیاوازی هەیە لە جێبەجێکردنی و پێناسەی گومرجی. هاوردەکردنی پاتری لە وڵاتان بۆ هەرێمی کوردستان چین، کۆریا، ئێران، تورکیا، مالیزیا، تایوان، هندستان، ئەڵمانیا، ئیسپانیا، سعودیا، ئەمریکا. نرخی پاتری هاوردەکراو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە 21 دلارەوە بۆ 45 دلار دەست پێ دەکاو لە 80 دلارەوە بۆ 115 دلار دەست پێ دەکات ئەماش بە پێی جۆر و مارکەی پاتریەکان نرخەکانی دەگۆڕێت.